شەوی ڕابردوو جارێکی تر فڕۆکە زەنجەکانی سوپای تورکیا ژمارەیەک گوند و ئاواییان لە دۆڵی باڵەیان لە سنووری باڵەکایەتی بردومان کرد. بەهۆی ئەو بردومانە 4 هاوڵاتی گیانیان لەدەستدا وێڕای ئەوەی زیانی ماڵی زۆری گەیاند بە گونشینان و هاوڵاتیانی ئەو سنوورە. هاوکات بەهۆی ترس و لە ڕاوچەی زۆر دانیشتوانی ئەو گوندانە ناوچەکانیان چۆڵ دەکەن. ئەمە خوارزا و کوڕەکەم و ئەوەی دیش بەهەر بەداخەوە هەمویان کوڕی منن، هەمویان کەسی منن، برای منن بەداخەوە. بەس چێ هەیەوە جوابی چێ هەیە داوا بکە کوا ئەو مافی مرۆڤ، کوا دێموکراسیەت، کوا ئازادی، کوا چێ هەیە؟ چەند هزار نەک لە کوڕەکەی من بێت وە چەند زاری دیش ئەوە دووبارە و سێبارە ئابیتەوە لەوەی نەکرد. کوڕەکەی من ئی هەموویە ئی نیشتیمانە خاکە. ئەو گوندانەی شەوی ڕابردوو بە چڕی بردومان کران، هەریەک لە وەسان و سەرکان و ماونان بوو لە دۆڵی باڵەیان لە سنووری باڵەکایەتی. هاوکار زیاتر لە 10 گوندی سنووری باڵەیان بەرەو چۆڵبوون دەچێت. یەکەمین جارە فڕۆکە زەنجەکانی تورکیا ئەو ناوچانە بردومان دەکەن. لایەکێتی نیشتیمانی کوردستان بە ناوی مەڵبەندی شەشی سۆران و مەڵبەندی ڕێخستنی پێشمەرگە و ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بە توندی ئیدانەی ئەو کارە ساتە گەورەیە ئەکەینەوە کە دەوڵەتی داگیرکەری تورک دەستدرێژی ئەکاتە سەر شار و لادەکانمان و هێرش ئەکاتە سەر وڵاتەکانمان و هاوڵاتیانمان بەبێ تاوانی شەهید دەکا و داوای یەکریزی ئەکەین لەگەلەکەمان و پرسە و سەرخۆشی لە خۆمان و لە کەسوکاری ئەو قوربانیانە و تەواوی خەڵکی کوردستانەکەین. جەرجی دایکەکانمان نەسۆتێ، ئێمە دەبێ بپاڕینەوە بە یەک دەنگ بە یەک ڕنگ بڵێن ئەی خوای پەروەردیگار هەموو ئەو تیرۆرستانە ئەو ڕژێمە دیکتاتۆرانەی لە ناوە خۆو لە دەرەچی یاڕەبی خوایە خۆت معینەکمان بۆ بنێری ببینن ڕۆلەکانمان لە ئەفرین چیان بەسەر هات، چێ بەزەی بۆمان نوان، کوانەتەوە یەکگرتووەکان، کامافی مرۆڤ، کامافی منداڵ، کامافی ئاژەڵ. ئەو کارە ساتە فقط لە خزمانی وەرتێ نەقەوماوە، ئەو کارە ساتە ئی هەموو نیشتیمانیانە، ئی هەموو کوردستانیانە. تورکیا بە بیانووی بوونی بارەگا و پێگەی پارتی کرێکارانی کوردستان ماوەی چەند ساڵێکە گوند و ئاواییەکانی باشووری کوردستان بردومان و تۆپباران دەکات. لە کۆی بردومانەکانیش تەنها خەڵکی مەدەنی و گونشین بوونەتە قوربانی فڕۆکە زەنجەکان و تۆپخانەکانی سوپای تورکیا. تا ئێستاش زیاتر لە 130 گوند و ئاوایی لە سنووری برادۆست و بناری قەندیل و باڵەکایەتی چۆڵ بوونە. عوسمان کورسات نیوز باڵەکایەتی.